ئێمە وەکو یەکیتیە خوێندەوان و جوانن دموکراتی کوردستان ڕۆژئاوا بە تەنسیق و تعاون بڕێکخراوە تۆری هەماهەنگی ڕێکخراوەکان کە مەخۆست ڕاستی vê دەورێ ئەم ئەنجام بدن سەر فەن القیادەك و چاوەکاربن ستافێ هەیئامەی کە تایبەتەش هەیئامەی فرعرە و چاوەکاربن بهتر هەرێکی دژێ خۆدا کار بە ئیدارە قسمێ خۆ بکە ئیدارە بەشی خۆ بکە و پێشخستنێ بکێ مەجاالە کاری خۆدا ئەف دەورەژی ڕاستی کە مامۆستا سیروانگەردی کە پێشکەسکە ڕاستیت کە وەختی تەقدیم کە بشکلێکی وکە بژن بشکلێکی نموذجی ڕاستی چێکی گەلێک خۆش تەقدیم کرد کە ئەف دەورە درۆژە بەردەوام کرد کە و هەواڵێمە کە ڕاستی استیفادەکی باشی کردن و کاربن پێش ڕۆژێدا ئەف معلومات و خبراک و کە بژن ژێ دەورە استیفادە کردن کە سبە دووارێ عملیدا جێبەجێ بکرد بێگومان ئەو دەورەی ئەمڕۆکە یەکێتی قوتابیان لاوانی کوردستان کردینێتەوە ئەم دەورەیە دوو بابەتێک دوو ڕۆژ بوو لە ناو بارەگایە هەوڵماندا کۆمەڵە گەنجی قیادی کە لە ناو یەکێتی قوتابیان لاوانی ئاوان هەوڵ بدەین سوودێک بگەینی بە تایبەتی ئەو دوو بابەتی ئامادەمان کرد بوو فەن القیادە هونەری سەرکردایەتی کردن و ئامانجی تاک دەبێت چی بێت لەو دوو ڕۆژە زۆر بابەتی گرنگ و ڕژێندران زۆر شتی وەکو ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆی هەوڵماندا تیان بگەینیت چۆن دەبی تۆ ئامانج دیاریکەی ئامانجەکان چۆن دیاری دەکەی دەبێت ئەو خەونانی کە هاتە چۆن خەونی گەورەتر بەدێبێنی بۆیە کە ئێمە کاتێک باسی خەونی گەورە دەکەین پێویستی بە وڵاتە پێویستی بە کۆمەلگای لە هەمان کاتدا باسی هونەری قیادەکردن دەکەین چۆن دەتوانانی قیادەی ناو خانەوادەکەی خۆت بکەی خێزان چۆن توانانی قیادەی کۆمەلگا بکەی قیادەی وڵاتێک بکەی ئەمانە ئەساسم بۆەوەی کە گەنجان من بەرەوە ئامانجە بڕۆن بۆیان بە هیوام سوودێکی باشان لێوەرگرت بێ ببێتە دەواازەیەک بۆ چوونە ناو کاری ڕێکخراوەی و بۆ ئامانجی دروستکردنی وەکو هەم ئامانج وەکو هونەری سەرکردایەتیکردنیش Ez gelek spasiya mamoste serwan gerdî dikim ser vê dewra îroda me fêrî gelek tiştê taze kir em wek endamê fira yekîtiya xwendevan û ciwanên Demokratîk Kurdistanê Rojava gimkaribim ziyadtir karê xwe birêve bibin bi şeklekî muessesatî û gelek îstîfade jê kir inşallah karê me wê berdewam bê û tişin baştir em ê bikin.